خۆی بە شێوەیەکی گشتی لە تورکیا بووەتە زیندانێکی گەورەی ڕۆژنامەنووسان زۆربەی زۆری کەناڵەکانی میدیا لەلایەن حزبی حاکمەوە کۆنتترۆل کراون. ئەوەشی کە سەرپێچی کرد خراونەتە زیندانەوە ئەمە لەسەر ئاسی تورکیا بە شوێکی گشتی. بەڵام هەڵبەت تایبەتمەندیەک هەیە بۆ ناو ڕۆژنامەنووسانی کوردستان کە ئەوش جگە لەوەی بەشێکن لە دیمەنی گشتی ئەو زیندانی کەوت هەیە بەڵام زیندانێکی قوڵتر بۆ ڕۆژنامەنووسان لە تورکیا دژی ڕۆژنامەنووسانی کورد کراون بەڕاستی ئەمە ناچێتە ریزی هیچ سیستەمێکی نەسی سیاسی دیموکراسی لە جیهانە. ئەمە جۆرێکە لە ینی ئەمان باتەوە سەر خاڵێک کە خاڵێکی زۆر گنگە ئەوش ئەوەیە ئەمە سەکۆیەکە گرتنی ڕۆژنامەنووسان و ئازاردانیان و حکومدانیان ئەمە ئەو سەکۆیە کە ئەردۆگان ئەوێ پێی بگات و سیستەمێکی ستەمکاری دابمەزرێنێ ئەوش لە ڕێگای چیەوە لە ڕێگای دەمکوتکردنی ڕۆژنامەنووسانەوە. دیارە لە وڵاتی تورکیا لە ماوەی ڕابردوو شەو نەک تەنها لە ئێستادا حکوومەتی تورکیا بەردەوام سەرکوتکاری ڕۆژنامەنووسانی کردووە و لە دوایینیەکانیشیانە ئەو 26 ڕۆژنامەنووسە بوو کە شانزەیان دیارە سزا دراون بە حکوم دراون بە چەند ساڵێک و وەک ڕۆژنامەنووسێک لە شاری سلێمانی ئیدانێ و کارەی حکوومەتی تورکیا ئەکەم و هیوادارم ڕێکخراوەکانی CPJ و سنتەری میترۆی نێودوڵەتی لەسەرم بابەتە بێتە خەتەرچەنە وڵاتی تورکیا ناوی لە لیستی ڕەشایە بۆ مەبەستی بە دوواداچوون بۆ کەیسی ڕۆژنامەنووسان بە بەردەوامی ڕۆژنامەنووس سەرکوتەکرێت لە وڵاتی تورکیا و بە تایبەتیش ئەو ڕۆژنامەنووسە ئازادانەی کە یانوێ دەنگی ئازادی خەڵکی تورکیا و دەنگی ئازادی گەنجانی باکووری کوردستان بە تایبەت بگەێنن. ئەمە بەتەنیا لە باکووری کوردستانی شەم کێشەی نیە لە باشووری کوردستان بە ئەمان شێوەیە لە بەشێک لە شارەکانی دیکەی باشووری کوردستانی شاهەیە ئەمە بەتەنیا لە باڵێن بەتەنیا لە هین نیە لە باکووری کوردستان نیە لە باشووری شەیە بەڵام ئەوەی باکووری کوردستان سەرکوتکارێکی زۆر گەورەیە بۆ هاوکارانی ئێمە بۆ ڕۆژنامەنووسانی ئێمە لە باکووری کوردستان بۆیە ئەو بابەتە من وەکو ڕۆژنامەنووسێک مەحکوم یەکەم و ئیدانیەکەم و شەرمەزاریەکەم.